غازەکە دەرەجەیەکە غازەکە ئەو چوستان و میستانانی سەری هەموو پێ دەکەم لای ئازیۆمەران و سۆمان و کۆدۆ ئەو جانێ بەو غازەی دەچم. کەمبوونەوەی بنزین و گرانی نرخەکەی بازاڕی سیستەمی غازی گەرم کردووە و شۆفێران دێن بۆ ئەوەی سیستەمی بنزینەکە بگۆڕن بە غاز. وەستا هەرێم خاوەنی ئەم شوێنەیە با ئەو پرسیارە بکەم وەستا هەرێم ئەگەر فەرموویتێرە سوپاس دەکەم زۆر سوپاس تا چەند خەڵک دێڕوو لە گۆڕینی ئەم سیستەمە دەکەیانی بنزین دەکاتە غاز. واللهی خەڵکێکی زۆر ڕووی لە غاز کردووە لەبەرەوەی بنزین کوالەتەکەی زۆر نزمە زۆر کێشە لە بۆ سیارە دروست دەکات بەدیلی بنزین خراپێکە ئەو غازە یعنی هەم لە ڕووی اقتصادی زۆر مەسروفەی چاکە لێ دەگەڕێنەوە و هەم سیارەکە خۆشترە و چێشی باشترە و بە هیچ شێوەیە لێ ناداتەوە و زۆر سەلامەتیشە. ئەو دوو هەفتەیە بە بەراورد بە ماوەکانی ڕابرد و خەڵک زیاتر نایەتن. بەڵێ ئەم دوو هەفتەیە لەبەرەوەی بنزین تۆزە گران بووە خەڵکیش لە بۆی جێگرەوەی بنزینەکە زۆر ڕویان لێمان کردو سەر لای ئەمە تقریبان بۆتە سڕە لە ماوەی دە ڕۆژ بۆ هەفتەیە و زە بەبەرتەکەوێت. ئۆتۆمبیلەکەم بگۆڕم سیستەمەکە یەکسەر بەبەرم ناکەوێت. نەخێر یەکسەر ناتوانێت بۆ بکەن لەبەرەوەی خەڵکێکی زۆر زەختێکی زۆرمان لەسەرە بە ماوەی هەفتەیە تا دە ڕۆژ سرەکەت دێ. تێچووی چەندە ئەو سیستەمە وەستارێم؟ تێچووەکەی بە جۆرەی تانچی و موادەکە فەرق دەکات موادی تورکی هەیە و ئیتالیش هەیە موادی ئیتالەکە زۆر باشە و تورکیەکەش وەسەتە بە جۆرەی تانچەکانیشیانە گۆڕێ کولفەکەی لە دەوری $300 لە بۆ سەروی $400 ئیتالەکە. باشە هەیانی گرنتی ئەوە دەکەن کە سەلامەتە ئەم سیستەمە؟ بەڵێ گرنتی لەگەڵایە 100% سەلامەتە ئەو غازەیە وەها دروست کراوە تەنچەکەی زۆری درعە ینی بە هیچ شێوێ هیچ ترسێکی نییە و دوو قفلی سەلامەتیشی هەیە گەر هەر حالەتی هەر شتێ بێ ئەو قفلانە بەخۆیان یەکسەر غازەکە قەتعەکە و هەمووی غازەکەی دەگرتەوە. ئەی چ جۆرە سیارەیەک زۆر دێن ینی ئەو سیستەمە دەبەستن؟ هەموو جۆرە سیارێ دێ بە زیاتر بابەتی تەکسی و پاس و ئەوانە چکە ڕۆژانە زۆر ئیشی پێکەن مەسروفەی ساشیان لە بۆ دەگەڕێتەوە ڕێک نیوی فەرقە ئابۆ نمونە با بڵێن ڕۆژانە بای 25,000 بنزین سەرف بکە ئەو کاتی بە غازەکە بای 12,000 تا 10,000 سەرف دەکا و سیارەکە مرتاحترە و خۆشتریشە. ئۆتۆمبیلێکی لەنگرۆزەرم لێرە دیدوەنەوشا ئەو جۆرە ئۆتۆمبیلانەش دەیکەم بە غاز؟ بەڵێ هەموو جۆرە سیارە خاستن سیارەی گەورە وەکو لانگلۆزەر و سیارەی هەشت پستون و ڕامە و سیارانە زۆر ئەوانەش دەیکەن لەبەرەوانە زۆر بنزینی دەخۆن دیادەی بەدیلەکی لە بۆ پەیداکەن لە بۆ اقتصادی ئیتر ئەوانە زۆر دەیکەن. غازەکە ینی چێشی خۆشتر دەکاتن لە ڕۆیشتنێ؟ بەڵێ چێشی خۆشترە لە بنزینەکە وەک وایە بنزینێکی سوپەری دەرەجەیە شتێکەکەی. ئەمن دنیا بنیا پێ دەکەمە تا ئێستاکە لە یەک جێی عاتلی نەکردیمە زۆر لە بنزینەکەی باشترە بنزینەکە بەس بنزین نییە بەس نەفت و ئاوە بەس وەڵی غازەکە دەرەجەیەکە غازەکە ئەو چوستان و میستانانی سەری هەموو پێ دەکەم لای ئازیۆمەران و سۆمان و کۆدۆ ئەو جانێ بەو غازەی دەچم غازی وەستا هەرێمی لەکە وەستا هەرێمین بەستی هەتا ئێستا چەند سارە لێکسزم کردێ وەنەوشەم کردێ بیکاش ڕۆژ جەماعەت کردیتیانی ناسیار و برادەر هەتا ئێستا کەس گلەی لێ نەبوو ئیشەکەی دەرەجەیەکە دەستخۆشی لێ دەکەم لە وەستا هەرێمی. ئەی لە ڕووی ڕۆیشتنەوە ینی واناکە کە چێشی ئۆتۆمبیلەکەت کەم بێ؟ ناوەڵڵا چێشی بلعکس زۆر بەقووەترە لە بنزینەکەی ئێستا.